خوي بخشنده میهربان هاتنی من بو ناوچه خلیفان تایبەت بەبوونەی مانگی پیرۆزی ڕەمەزانەوە بۆ پێشکەشکردنی بابەتێکی ئیمانیم و ئەو برانە دوو پرۆژیان هەبوو پرۆژەیە کەمیان ئەنجامدانی ئەو کۆڕە بوو بۆ بەندە و دووەمیان خەڵاتی ڕێزلێنان بوو بۆ ئەو خوشکە ماندوو ناسانی کەشان بەشانی برایان خەریکی دەعو و بانگەوازن من لێرەمەوە دەستخۆشی لەو برا بەڕێزە ماندوو ناسانە بکەم کە بەهەستی بەرپرسیارانەوە دەڕوانە قەزیەی ژن و قەزیە ئافرەتان شان بەشانی خوشکان خۆنەویستانە هاوکاریانن بەڕاستیەوە جێگەی دڵخۆشیە زۆر بۆ ئێمە مای سەربەرزی و سەربڵندیە کە ئەم برا بەڕێزانە هەستاون بەنجامدانی ئاوا پرۆژەیە کە خەڵاتی ڕێزلێنان ببەخشنە ئەو خوشکانەی کە لە کاری دەعو و بانگەوازدا لەگەڵ برایان هاوکارن بەڕاستیەوە جێگەی فەخرە و جێگەی دەستخۆشیە. أنجمەی خەلیفانی کۆمەڵی ئیسلامی بە پێویستمان زانی بەهاتنەوەی جێژنی ڕەمەزانی پیرۆزەوە خوشکانمان دایکانمان خەڵاتکەین دڵخۆشیان کەین و لێرەوە دەستخۆشی لە خوشکبرانەکەین کە هاوکارمان بووینە دەستخۆشی لە پێرخوازانەکەین کە هاوکارمان بووینە لە پرۆژەکانمان خوای گەورە پاداشتیان داتەوە و سەرکەوتویان کە ئینشاءالله. خوشکان دەستخۆشیەکەی لە ئەنجومەنی برایان کە گرنجێکی زۆر بە کاری خوشکانە دەن ساڵانە پرۆژەیان هەیە بە خوشکان دابەشکردنی خەڵات وە لە زۆر ڕووی دیکەوە ئەمە دەستخۆشیان لێکەین هیوای بەردەوامیان لەوە خوازیین. زۆر دەپێ دڵخۆشم وەڵا بەو کۆبوونەوەی زۆر دڵخۆشم وەڵا ئەم دەپێ خۆشم بەو کۆبوونەوەی حەزەکەم وەڵا ساڵی دەهەدا کۆبوونەوە دابێت لێرانی بینی ناوێ ئەرێلا دەستخۆشی لە ئەنجومەنی خەلیفانەکەین کە هەستا بە دابەشکردنی دیاری جێژن بەسەر خوشکانی و ئەمەش پرۆژەیەکی ساڵانەی تیوە هیواداری ئەم پرۆژە گەورەتر بێت و بتوان لە هەموو ناوچەکانی کوردستان ئەم پرۆژانە ئەنجام بدەن چونکە بەڕاستی جێگای دڵخۆشی خەڵکی کوردستانە و هەندانی دەستگای خێرخوازیەکانە بۆ ئەوەی بتوان هاوکاری خەڵکی بکەن.